مامۆستایان و فەرمانبەران و بەشێک لە کەسوکاری قوتابیان و چین و توێژەکانی سنووری پارێزگای هەڵەبجە لە بەرامبەر جێبەجێ نەکردنی داواکاریەکانیان و ڕاتکردنەوەی بڕاریکردنەوەی دەوامی قوتابخانەکان خۆپیشاندان و ناڕەزایی بەرفراوانیان ئەنجامدا و ڕایان گەیاند سوورن لەسەر بایکۆتکردنی خوێندن. سەرۆک هێندەی یاساکانی شەڕ مەگۆڕە، درۆمان لەگەڵ کۆترەسپیەکان بۆ ناکرێ. ئێمە وەکو مامۆسایانی ناڕازی و من خۆم وەک بەڕێوەبەرێک ئامادەنیم هەرگیز دەرگای خوێندنگە بکەمەوە و پێشوازی لە خوێندکاران بکەم بەم حاڵەتێکە من خۆم ئەزانم مامۆسایانم هەمویان باخەڵخاڵین، هەمویان بەڕاستی لە چۆنە لە خاڵی سفری مەعیشەتان. ئایا ژیانی مەسئولینی عام نەگیل تاکێ بڵێن مەسئولی ژیانی مەسئولی عام وەکو خەڵکە ئەژین وەکو خەڵک 250 پێ نەبچن پێمە مناڵەکانیان کرێ خانویان نیە کرێ ساریان نیە. زیاتر لە مانگیەکە ناڕەزایی مامۆستایان و فەرمانبەران لە پارێزگاکانی سلێمانی وەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین لەسەر شەقامەکان بەردەوامە و داوا دەکەن موچەکانیان لە کاتی خۆیدا پێ بدرێت و سیستەمی نیوموچەش لا ببرێت، ئەو کات جەقتیش دەکەنەوە دەرگای قوتابخانەکان ناکەنەوە تا داواکاریەکانیان لەلایەن حکوومەتەوە جێبەجێ دەکرێت. ئێمە وەک دەستەی هاوبەشی داکۆکی مامۆستایان و فەرمانبەران لێرەوە ڕای دەگەێنین. یەکەم، مامۆستایان و فەرمانبەران بایکۆت بەردەوام دەبن، لە بایکۆت بەردەوام دەبن تاکو بە دەستهێنانی مافە زەوتکراوەکانمان. مافەکانمان دەستەبەرەکەین، مافی ئەمەش چییە؟ داوای سەرەتاترین مافەکەین کە موچەی خۆمانە بە چارەکەی ڕازین کە لە کاتی خۆیان بدرێ نادرێت. ئەمە وەکو مامۆستایان بەردەوام بین لەم خۆپیشاندان و لەم مانگرتنە هەتا وەکو مافەڕاوەکانی هەموو چین و توێژەکانی خەڵکی کورسان بەدینێت. لە هەڵەبجە دەرگای هیچ قوتابخانەیەک بەڕێوەی خوێندکاران و قوتابیاندا نەکرایەوە. لەبارەی براری دەستپێکردنەوەی دەوامی خوێندنی ئەم ساڵیش مامۆستایان ڕای دەگەێنن ئەوان بەیعازی حیزبی بایکۆتیان دەست پێ نەکردووە و بەیعازی حیزبیش بایکۆت ناشکێنن و لەسەر داواڕەوەکانی خۆیان سوورن و هەر کات بیانەوێ ناڕەزایی و خۆپیشاندان ئەنجام دەدەن و دەڕژێنە سەر شەقامەکان. کۆمەڵێ حیزبی شەرمن، ڕۆژێ سارد ڕۆژێ گەرمن. خۆپیشاندانی بەرفراوانی مامۆستایان ئەوەی سەلمان کە بایکۆت و خۆپیشاندان بەردەوام دەبێت تاکو حکوومەتی هەرێمی کوردستان داوای مامۆستایان جێبەجێ دەکات. چارەنووسی ئەم خوێندکار و قوتابیانەش کە تەنها 200 مەتر لە خوێندنگاکانەوە دوورە نادیارە. دەبێت چارەنووسی ئەم خوێندکارانە حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسیار بێت یاخود مامۆستایان. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.